پاشنیوەڕۆی ئەمڕۆ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی شاری سلێمانی کرد و چۆمەڵی تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان، بەڵام بێ ئەوەی سەردانی نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بکات گەڕایەوە هەولێر. ئەم سەردانی بارزانی بۆ شاری سلێمانی لە کاتێکدایە کە بڕیارە هەفتەی داهاتوو سەردانی ئەمریکا بکات. ئەمە جگەلەوەی ماوەیە کە لایەنە سیاسیەکانی هەرێم بەردەوامن لە گفتوگۆکانیان لەسەر پرسی دەستوور و ویلایەتی سەرۆکی هەرێم. بەڵێ بەپێی زانیاریەکانی NRT لە سەردانەکەی بارزانی بۆ لای تاڵەبانی هەریەک لە کۆسڕەت ڕەسوول و بەرهەم ساڵح جێگرانی سکرتێری گشتی یەکێتی و هێرۆ ئیبراهیم ئەحمەد خێزانی تاڵەبانی ئامادەی کۆبوونەوەکە بوون. لەگەڵ سەردانەکەی بارزانیدا بۆ سلێمانی پێشبینی دەکرا بارزانی سەردانی نەوشیروان مستەفاش بکات، بەهۆی ئەوەی نەوشیروان مستەفا لە ماوەی ڕابردوودا چەند جارێک سەردانی بارزانی کردووە لە پیرمام. بەپێی لێکدانەوەی بەشێک لە چاودێرانی سیاسی دەبوو بارزانی لەم کاتەدا سەردانی نەوشیروان مستەفای بکردایە هەم وەک وەڵامێک بۆ سەردانی یەک لە دوای یەکەکانی نەوشیروان مستەفا بۆ پیرمام و هەمیش بۆ گفتوگۆکردن لەسەر چەندین پرسی گرنگ کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان جێی باسی لایەنەکانن. بەڵام بەشێک لە چاودێران هۆکاری سەردانی نەکردنی بارزانی بۆ لای نەوشیروان مستەفا بۆ ئەوە دەگەڕێنەوە کە بارزانی نیگەرانە لە بزوتنەوەی گۆڕان و پێی وایە کە گۆڕان سەرپەرشتی هەڵمەتێک دەکات دژی پارتی بۆ گۆڕینی سیستەمی حکمڕانی لە هەرێمی کوردستاندا لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی و هەروەها پارتی و بەتایبەت بارزانی پێیان وایە کە هەر گۆڕانیشە کە بۆتە هۆی جوڵاندن و کارکردن لەسەر لایەنەکانی تری هەرێم کە ئەمیش وای کردووە سەرجەم پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان یەکدەنگ نەبن لەسەر ئەو پرسە و بەپێی زانیاریەکانی NRTش بارزانی لە چەند کۆبوونەوەیەکیشیدا بەڕوونی ئەم گلەییانەی خۆی گەیاندووەتە بەرپرسانی گۆڕان و پێی وتون کە گۆڕان و پارتی لە ئێستادا دۆستن و نەدەبوو گۆڕان ئەم مەوقیفەی هەبێت لەم کاتەدا.